ئەچینە کەنەدا لەوێ شاخەوانێکی کورد کە چەند ساڵێکە لەوێ ژی گەشتێکی سەرنجڕاکێش و سەرکێشی ئەنجامەدات. کوڕە کوردێک بەسەر تاڤگە سەهۆڵینەکانی کەنەدا سەردەکەوێت. ئاسۆ گوڵ محەممەد وەرزشکار و شاخەوانی بەتوانای کووردە، ئەمیش چەند ساڵێکە لە کەنەدا نیشتەجێیە. ئاسۆ هەمیشە بەکارە قورس و سەرنجڕاکێشەکانەوە دەردەکەوێت. ئەم گەشتەی لە هەرێمی ئۆنتاریۆی کەنەدا ئەنجام داوە لەگەڵ چەند هاوڕێکی کەنەدیدا و لە کەشێکی ساردی 15 پلەی ژێر سفردا گەشتەکەی کردو. دەڵێت چالاکی سەهۆڵەوانی و سەرکەوتن بەسەر تاڤگە سەهۆڵی و بەستووەکانی میدڵ سیدهام و لۆپەر سیدنهام چێژێکی جیاواز و تایبەتی هەیە. ئاسۆ ئەم گەشتەی ئەنجامدا و وێنەکانی وەزانیاریەکانی تایبەت بۆ سپۆرت مەگەزینی کورسات نردووە.